سڵاوتان لێبێت. ئەمەی دەیبینن پەرلەمانی کوردستانە. پەرلەمانی هەرێمێکی خێر لە خۆنەدی و کە پڕە لە هاوڵاتی داما و بەدەست ئەم حکومڕانیە نادروستەوە کە لێرە بەڕێوە دەچێت. پەرلەمانێک کە پاسەوانەکانی ڕێگە نادەن پەرلەمانتار بچێتە ژوورەوە. ئاخر لەکوێی دنیا هەبووە پاسەوان دەسەڵاتی لە پەرلەمانتار و سەرۆکی فراکسیۆن زیاتر بێت. ئەمە تەنیا لە کوردستان بینراوە و دەکرێت بڵێین ئێرە کوردستانە. ئەی باشە پەرلەمانێک کە پەرلەمانتارەکەی هێندە زەلیل کرابێت لە بەردەم حکوومەتدا کە بەڕێوەبەرێک ئامادە نەبێت وەڵامی پەیوەندی و پرسیار و نامەی پەرلەمانتار بداتەوە، چی ناودەنیت؟ ئەوە تا ئەبوبەکر هەڵەدنی دەڵێت وەزیر وەڵاممان ناداتەوە. وەزیری تیا لەم مەجلیسە من حەز ناکەم ناوی کەس بێن و بیشێنم، جوابی تەلەفۆن نایەتەوە، جوابی بۆ نێرم بەڵام من ئەبوبەکر هەڵەدنیم، نامەکە ئەبینێ، مەسیجەکە ئەبینێ، بە واتساپ ئەبینێ، بە ڤایبەر ئەبینێن، جواب نایەتەوە. لەولاوە سیروان بابان دەڵێت کاکە ڕەحمەت لە وەزیر کە وەڵام ناداتەوە، من بەڕێوەبەرێکی بچووکیش وەڵامم ناداتەوە، مەگەر دیسان بڵێین ئێرە کوردستانە. واللهی ئەم سیروانە پەرلەمانتارم نامەم ناردوو بە مدیرێ لە سلێمانی، مدیرێ ئەڵەم گەندەڵی کراوە، دزی کراوە، 9 ملیۆن دینار دزی کراوە، سەیری کردو جواب نایەتەوە. دانیشتنی پەرلەمان تایبەت بوو بە موچە و تیایدا باسی چەندین جۆر بابەت کرا، بە نمونە گۆشت و برنج و فاسۆلیا. ئەوە تا پەرلەمانتارێک سوێندی یاسایی دەخوات کە نیوەڕوان هەندێکیان گۆشتیان بەش نامێنێت و ناچار برنج و ترشیا دەخۆن. کاکە بیکەن لە ڕێی خوا، خەڵکنان نییە بیخوات، ئێوە گۆشتان بۆ چییە؟ وەڵڵی پەرلەمانتار لێرە ترش و برنجی دەخوا، ڕۆژێک دەڵێن وەڵا گۆشت نمەیان گۆشت بولتان ناکە. وەڵڵا وەبیللا وەتیللا. ستافی حکوومەت بە پەرلەمانتاران دەڵێن ئێوە راپۆرتەکانی حکوومەتتان نەخوێندووەتەوە و کەچی گفتوگۆی لەبارەوە دەکەن. لە بەرامبەردا پەرلەمانتار دەڵێت وەرە دەچینە دەرەوە تاقیکردنەوەم بکە لە راپۆرتەکاندا، بزانە هەموویم لەبەر نییە. آخر مەگەر پەرلەمان و حکوومەت مامۆستا و قوتابین و باس گەیشتە تاقیکردنەوە و لەبەرکردنی بەڕگە بە بەڕگەی راپۆرتەکان. تۆ سەیری ئەم دیمەنەی تر بکەن. پەرلەمانتارێک لە کاتی قسەکردنیدا ئەوەی خستە ڕوو کە وەزیرەکانی حکوومەت لە ژیانێکی ڕاقی و لە خۆشترین شوێن و بە باشترین ئۆتۆمبیل و خزمەتگوزاریەوە دەژین. ئەمە ڕاستیە کە هەمومان ساڵانێکە دەیزانین، بەڵام ئەوە تا ئێستا لە دەمی خۆیان و کادرانی حیزبەکانیانەوە گوێمان لێ دەبێت و ئەوانیش ناتوانن حاشای لێ بکەن. وەزیرە بەڕێزەکان، ئەنجومەنی وەزیران، یعنی ڕێزمێت خۆ عازمە بن، ئێوە لە ئەرقا ڤیلێ هەولێر دانیشتینە بەخوای، ئەرقا سیارەتان لۆکڕایە، ئەرقا موچەتان هەیە، نەسریەتان هەیە. پەرلەمانتارێکی حیزبی دەسەڵات داوا دەکات تەنیا یەک ڕۆژ ئیمتیاز و ژیانە خۆشەکە لە وەزیرەکان بسەنرێتەوە بۆ ئەوەی هەست بە ئازارەکانی خەڵک بکەن. باشە جەنابی پەرلەمانتار، مەگەر هەر حیزبەکەی خۆت هۆکاری ئەو ناعەدالەتیە نییە و وەزیرەکانی حیزبەکەی تۆش سەرقافڵەی ئەو نادادیە نین، ئیتر بۆچی تەنیا بۆ مزایدە لێرە دەنگت بەرز کردووەتەوە؟ بڕۆ لە کۆبوونەوەی حیزبەکەتدا ئەو داوایە لە وەزیرەکانی خۆت بکە و ئەوانی تریش جێبەجێیەکەن. بۆی لێرەوە داواکەم ئەم بەڕێزانە ئەگەر بۆ 24 ساعتیش بێ داوا بکەین هەرچی ئیمتیازاتی مادیە لیان وەرگرینە و بیانێرینە ناو خەڵک بۆی کە پلانێکانە بێ بۆ چارەسەرکردنی دۆخەکە. وەڵا کاکە خۆ نەحەقیشی نییە مزایدە بکات. ئەوە نییە هەمویان دەستیان کردبوو بە هات و هاوار و بە یەک دەنگ دژی حکوومەت وەستابوونەوە، وەک ئەوەی حکوومەت خەڵکی وڵاتێکی تر بێت نەکی حیزبەکانی ئێرە. بیرمان بێت بەرەو هەڵبژاردنە ڕۆین و ئیتر مزایدە دەبێتە خۆراکی ڕۆژانەمان، وەک ئەوەی لەم کۆبوونەوەیەدا بینیمان. ئەوەی ڕاستی بێت حیزبەکان بە مەبەستەکەی خۆیان گەیشتن و هیچ بەهایەکیان بۆ پەرلەمان و پەرلەمانتار نەهێشتەوە. ئەوە تا پەرلەمانتارێک دەڵێت لەبەر ئەوەی بڕوانامەم نییە هاوڕێکانم پێم پێدەکەنن. تۆ سیرکەن پەرلەمانتار چی لێ هاتووە؟ آخر ئەمەی هاوڕێکانی لەگەڵ ئەم برادەرەیان کردووە گەورەترین سوکایەتیە بە پیشەی پەرلەمانتاری
کە خۆشیان دەگرێتەوە. دیسانەوە دەبێت بڵێین ئێرە کوردستانە. بەڕێزانم من یەک قسەم نەکردووە لە کات هەر ئەندام پەرلەمانە قسان دەکات دەکەیشتی زۆر سپاس کە شادەم نییە ئێوە شادەدارن زۆر عیبە بەم پێ دەکەنن. پەرلەمانتارێکی تریش لە کاتی قسەکردنی داوتی گاڵتەتان لە قسەکەم نێت. دیارە کاکی پەرلەمانتار هاوڕێکانی دەناسێت کە هەر خەریکی گاڵتەکردنن بە قسەی یەکتر و ئەوەی جدیات بێت لە ناویاندا نییە. آخر ئەمە پەرلەمانە یان هۆڵی شانۆی کۆمیدیا و هەموو خەریکی پێکەنین و گاڵتە پێکردنن. بەڕێز من قسەیەک دەکەم گاڵتەدا لێ نەیە پێشنیارێک و ڕێگاسارەیەکم هەیە بۆ سارەسەرکردنی گەندەڵی و داهاتەکان کە بگەڕێنەوە سەر داهاتی حکوومەتی هەرێمی کوردستان. بە درێژایی شەو ڕۆژێک کۆبوونەوەی پەرلەمان بەڕێوە چوو. لەسەر چی؟ لەسەر بڕیاردان لە لێبڕینی موچە. بڕیار بوو بە دەنگدانی ڕاستەوخۆ واتە دەستبەرزکردنەوە حیاتەکەی پەرلەمانتاران. بڕیار لە چارەنووسی لێبڕین بدرێت و وەزیرەکانیش هەر بۆ ئەوە بانکرابوون کەچی لە کۆتاییە گۆڵەکەی پەرلەمان بە تۆپی قاچی وەزیرەکان شەکایەوە و نەک بڕیار نەدرا لە چارەنووسی لێبڕین بەڵکو هەر بە قسەکردن و بۆڵەبۆڵی پەرلەمانتاران کۆبوونەوەکە کۆتایی پێهات. لە هەمووی خۆشتر وەزیر بانکرابوو بۆ لێپرسینەوە کەچی بە چەپڵە ڕێزان هەموو فراکسیۆنەکان تەشریفی وەزیریان بردەوە بۆ ماڵەوە. ئەوەی گەندەلی دەکاتن نە شەرەفی هەیە نە ناموسی هەیە نە عەسلی هەیە نە ئەخلاقی هەیە. هەر بە جددی کاتی نییە ئەم پەرلەمانە کۆ بکرێتەوە و دەرگاکەیدا بخرێت و ئەو بودجە و موچەیەش کە لەوێ خەرج دەکرێت بگەڕێتەوە بۆ سەر خەزێنەی دەوڵەت هەڵبەت ئەگەر ئەویش ون نەبێت. قەیرانێکی سیاسی دروستکراومان هەبووە لە ناو پەرلەمانی کوردستانە. من وەکو سەرۆکی پەرلەمان گیرۆدەی ئەو قەیرانە سیاسیە بووم کە هێنراوەتە ناو پەرلەمانی کوردستان. دووبارەکردنەوەی ئەمە بە بەردەوامی بۆچی 5 مانگە جەلسە نەکراوە 5 مانگە جەلسە نەکراوە لەبەرەوەی من دەست و پێم پەیوەند بۆ نەمتوانیوە جەلسەکانی پەرلەمانی کوردستان بەڕێوە ببم. سەرۆکی پەرلەمان بە عالەمی ئاشکرا دەڵێت دەسەڵاتمان نییە و گیرمان خواردووە بە دەست دۆخەکەوە. ڕێگری لە سەرۆکی پەرلەمان کرا لە ڕابردوودا کە بچێتە سەرکارەکەی. دەبوو هەر ئەو کات هەمووان بڕیاری داخستنی پەرلەمانیان بدایە نەک بەم زەلیلی و بێشیرازەیی و بێئیرادەییە ببینرێت کە ئێستا هەیە. ئێوەش ڕێسایی موزایەدەدا بمێنن بەخێر.